سڵاوتان لێبێت و هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان و بینەرانی بەڕێزی بەرنامە پڕزانێرەکەی خۆتان چارە. لە دوو ئەڵقەی ڕابردووی بەرنامەی چارە باسمان لە ڕۆن و سەرچاوەکانی ڕۆن کرد. ئەمەی کە ئێستا ئیبنن لە تەنیشتی مندا ئەنرێ بریتە لە قاپی خۆراکی تەندروست کە سەرچاوەکەی لە زانکۆی هاروارد وەرگیراوە لە سکوڵی تەندروستی کۆمەڵی ئەو زانکۆیە تێبینی بکەن کە ڕۆنی بە بچووکی داناوە و یەکێک لەو سێ پارچەیە بریتە لە کاربۆهیدراتەکان کە بە سەرچاوەکانی شەکر ئەژمارەکرێت و باشترین و ئاسانترین سەرچاوەرگرتنی کاربۆهیدراتیش بریتە لە نان. دەمانێت لە مەڵقەیە باس لە نان بکەین، جۆرەکانی نانچین و سوود و زیانەکانی نانچین بۆ لەشی مرۆڤ و ئایا لە چ ژەمێکی ڕۆژدا بیخۆین. وچانێکی کەم و دەسەکەین بە تاوتوێ و راپۆرتەکانمان دەربارەی نان و ئارد و سەمون و سەرچاوەکانی تری لە کوردستانە. لەگەڵمان. سەر لە بەیانیەکی زۆ و وەڵا زۆریش زوو نییە بەڵام بۆ ژیانی مۆدێرن بە زۆر حساب بکرێ لە خزمەت دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری پزیشکی پسپۆری کلینیکی خواردن دانیشتوین و لە یەکێک لە کافتریاکانی شاری سلێمانی داوامان کردووە کە نانێکی بەیانیمان بۆ بێنن ئەم شتێک کە ئێستا بۆ بە مۆدل و خەڵک حەزەکە لە ماڵە نانی بەیانی نەخوا بچێت لە دەرەوە نانی بەیانی بخوا ئەمانەوێت کە باس لەوە بکەین چۆن ڕۆژەکەمان بە باشی دەست پێ بکەین هەتاوەکو بە باشی کۆتایی پێبێنین. ئەمانەوێت بە تایبەتی لە ئاڵقەیەم ڕۆیە باس لە مەسەلەی کاربۆهایدریت بکەین ئەوەی کە یەکێکن لە سەرچاوە سەرەکیەکانی وزە بۆ لەشی مرۆڤ هەروەکو لە پێشەشی بەرنامەکە بۆم باسکردن. جا شاژنی بەریتانیا یەکێک بوو لەو فیگەرە نێودەوڵەتیانەی کە ژیانێکی باشژیا 96 ساڵ ژیا و هەتاوەکو دو هەفتەی ژیانیشی لەشێکی تەندروست و مێشکێکی تەندروستی هەبوو. ئەوەی کە لەوەی شاژنا من زۆر پێی سەرسام بووم کاڵێ بە درێژایی 91 ساڵ ئەمەی نەگۆڕی واتە لە 5 ساڵیەوە ئەمە ستایلی ژیانی شاژنە ئەلیزابێسی دووەم بووە. ئەڵێ بەیانیان سعات حوتی بەیانی چایەکی بێشەکری خوارد لەگەڵ کەمێک بسکیت. چا بێشەکرەکە بخەنە ولاوە بەڵام سەرنجتان لەسەر ئەوە بێت کەمێک بسکیت نووسراوە پاش کاتژمێر و نیوێک یعنی کاتژمێر 8 و نیو شاژن چی خواردووە گەنمەشامی و سەمونی دەخوارد بە مڕەبای شیلکەوە. بسکیتەکە گەنمەشامێکە سەمونەکە مرەباکە هەر چواریان بریتین لە کاربۆهایدریت. بۆیە ئەمانەوێ ئێستا لەگەڵ دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری باسی کاربۆهایدریت بکەین. سوپاس کە ئامادەبووی دکتۆر. زۆر سوپاستانەکەم دەستان خۆش بێ ئەخوا. سوپاس بۆیەوە. طبعاً بکەین بەناڵە فەرموو بەناوی خۆی گەورە و میهرەبان. دیارە کە ئەڵین کاربۆهایدریت ئەبێ باسی دانەوێڵەکان بکەین بە شێوازێکی گشتی چونکە دانەوێڵەکان با بڵێن سەرچاوەیەکی باشی و گەورەی کاربۆهایدریتە و لە ئەگەر خۆراک کە پۆڵێن کراوە وەکو با بڵێن لەسەر ئاستی جیهانە و زاناکان کە پۆلێنیان کردووە یەکێ لە پۆلێنەکان یەکێ لە بەشەکانی سەرەکیەکانی خۆراک پێوتێ دانەوێڵەکان. دانەوێڵەکان بۆچی دانەوێڵەکان بەشێکی سەرەکیە لەبەرەوەی سەرچاوەی سەرەکی کاربۆهایدریت. باڵێ دکتۆر ئەلێرە بە ڕاتگرم و کەمێک خزمەتت بکەم پێشەوەی کە بێم حەقت خۆت زانین بە هەموو بەرنامەیەک نەخوێنمەوە بەستە خۆش دوێنێ شەو ئەوەم کردەوە هاروارد سکول ئۆف پابلیک هێڵث قوتابخانەی زانکۆی هاروارد بۆ تەندروستی کۆمەڵ تقریباً لەوەیە پێنجەم لەسەر ئاستی جیهان پێنجەم لەسەر ئاستی جیهان ینی سەرچاوێکی باوەڕپێکراوی باشە لەگەڵ ئەوانە من زۆر پاڵپشتم بە ئەوانی کە لە حکوومەتی بەریتانیاوە دەرەچێت لە خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی بەریتانی لەوەی هارواردا باسی لەوە کردەوێت کە ڕۆژەکە دەست پێ ئەەکەیت بە کاربۆهایدریتە دەست پێ بکە کە ڕیفاین نەبێت کە دەستکاری نەکرابێ و بە فایبەر دەست پێ بکە بە ڕیشاڵ
دەست پێ بکە. بەڵام پێشی بڕم باسی ئەوەی هارفاردەوە با لە شاژنە ئەلیزابێسەوە دەست پێ بکەم. بەڕاستۆ بەتەمەنەوە 6 ساڵ ژیت. قدری خۆی ئامن نابیلله. ئەوەی کە لە وڵاتی ئێمە هەیە جەنابەت پیاوێکی ئەکادمی توێژێکی لەوانی کە لە زانکۆی سلێمانی وەبزانم دووهەم زۆرترین توێژنەوەی زانستیت ئەنجامداوە لەسەر خواردن زۆر ئیشەکەی. هەردووکشمان بە تەواوەتی هاوڕاین لەسەرەوەی کە مرۆڤ بریتە لە کۆبوونەوەیەکی ئەو خواردنانەی کە دەیان خوات. هەرەوەی کە لە زانستی تازە ئاڵێن پێم بڵێت چێ خۆی با پێت بڵم تۆ چیت. ئەوەی کە شاژنە ئەلیزابێس بە درێژینەوە 1 ساڵ ژیاوە بانیان سعات بە درێژینەوە 1 ساڵی کۆتایی ژیانی سعات حوتی بەیانی چایەکی بێشکلی خواردووە لەگەڵ پسکیتێکە. پسکیت کاربۆهیدرات نییە؟ پسکیت سەرچاوەیەکی سەرەکی سەرچاوە سەرەکیەکەی کاربۆهیدرات بەڵێ بەدڵنیە. باشە. پسکیت لە چی دروست دەکرێت؟ لە دانەوێڵە دروست دەکرێت کە بەشێشی گشتیان گەنمە یان جۆیە. بەدڵنیە. دروستە؟ ئەوەی تا شوێنی کەم ئاگادارمەوە. بەڵێ لەم کۆتایانە شتی تریش دروست بووە. شۆفانی تایە لە شتی تری تایە. ئەڵلقەی پێشوو باسیەوەمان کرد سێ سەرچاوی وزەمان هەیە. بەڵێ. ڕۆنەکانە باشە ئەڵلقەکانی پێشوو باسمان کرد. بەڵێ. پرۆتینەکانە کاڵە گرینبۆڵەکانی دوایەوە ئەمڕۆ باسی کاربۆهیدراتەکانەکەین. گەنم و نان و پسکیت کە دووبارە لە گەنم دروست دەکرێتەوە. هەروەها با بڵێن برنج و بابەتەکانی تریش. باشە. دۆستن یا دوژمنن بۆ لەش؟ هەمویان ئەم دۆستن یا دوژمنن بۆ لەش طبعاً گەورەترین نیعمەت لەسەر گۆی زەوی دانەوێڵەکان. باشە. بۆچی؟ بۆچی لەبەرەوەی خوای گەورە لەشی مرۆڤی کە وا دروست کردووە سەرچاوی سەرەکی وزەی مرۆڤ لەسەر شەکرە. وایە بێ بە گەورەترین نیعمەت لەسەر گۆی زەوی. بۆ ڕوونەکەمەوە بۆچی گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەوی بۆ لەشی ئینسان. باش. دانەوێڵەکان خۆی عادەتەن ئەم کاربەی کێمە باسەکەین با بڵین ئەو شەکری کێمە باسەکەین لە بە پێی گایدلاینەکان کە ڕێنمونە جیهانیەکانی بەزەبەت لە چەندێک بۆ لەشی ئینسان لە ڕۆژێکە زەرورە بیخوا لە کاربۆهیدرات لە دانێ با بڵین لە کاربۆهیدراتەکان تقریباً بە حدودی لە نێوانی 45 بۆ 60% هەندێک جار هەندێک ئەو ئەگۆڕدرێ بە پێی شوێن و بە پێی ئەو شوێنەی با بڵین خەڵک کە لێی دەژێ. لە نێوانی 45% بۆ 60% وزەی مرۆڤ ئەبێ لە کاربۆهیدراتەوە بێ و لە کاربۆهیدرات وتمان سەرچاوی سەرەکی چییە؟ سەرچاوی سەرەکی دانێوەڵەکان. دانێوەڵەکان خۆی عادەتەن ئەڵین دانێوەڵەکان لە چەند چین پێک دێ هەموو دانێوەڵەیەک لە چینی سەر توێکڵەکەی و لە ناوەوە و لە چینی با بڵین ناوکەکەی بەم شێوازە بەرگێکە هەیە لە دەرەوە دوایی ناوە ڕۆکەکەی دوای ناوکەکەی. بۆچی گەورەترین نیعمەتە لەسەر گۆی زەویە بۆ مرۆڤ زۆر گرنگە. طبعاً توێکڵەکەی کە پێ ئەوترێ بران سەرچاوەیەکی سەرەکی فایبەرە. فایبەر گەورەترین نیعمەتە بۆ لەش. بۆچی زۆر گرنگە بۆ لەش؟ لەبەرەوەی فایبەر وا لە ئینسانەکە تووشی بەپی هەموو توێژینەوە زانستەکان توانم سەتەها توێژینەوەی هەزارەها توێژینەوەی زانستی بۆ پێنیشاندم کە فایبەر ڕۆڵی هەیە بۆ کەمکردنەوەی نەخۆشی سەرەتانی قۆڵۆن، سەرەتانی هەموو جۆرە سەرەتانەکان بەش کەمکردنەوەی چاوریەکان بەس کۆلسترۆڵ و حڵقەی پێشوو باسم کرد چۆن ئەبێ بە فایبەر ئەبێ بە با بڵین کەمکرد ڕیشاڵەکان مادە ڕیشاڵەکان کە پێمانوت و سەرچاوەیەکی و نەخۆشیەکانی دڵ و چەندها مێتە ئەنەلسیس هەیە. مێتە ئەنەلسیس یعنی کۆی توێژینەوە زانستیەکان کۆی توێژینەوە زانستیەکان لە یەک توێژینەوەی زانستیە کە ڕۆڵی هەیە ئەم توێکڵەی دانەوێڵانە بۆ کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵ بە هەموویەوە باشە و نەخۆشیەکانی دەمارەکانی دڵ و نەخۆشیەکانی چاوریەکانی خوێن و هەروە وەکوتم نەخۆشی سەرەتان و بەو شێوازە بێ. ئەمە فایبەر کاک دکتۆر ئەمە لە توێکڵی دانەوێڵەکەیە. باشە یەینە سەر چی؟ توێکڵی دانەوێڵە سەرچاوەیەکی زۆر گرنگە. بۆچی؟ بۆ بی ڤیتامینەکان ڤیتامینە بیەکان باشە و کانزاکان سەرچاوەیەکی باشە بۆ کانزاکان. کاک دکتۆر تۆ زۆر قورسە
زۆر قورسە مناڵێک ڕابێنی کە سەوزە بخوا دروستە زۆر قورسە مناڵی خۆت ڕابێنی کە سەوزە بخوا ئەو کاتەنە یان مەسەلەن بۆ نمونە میوە بخوا زۆر قورسە ئەمە ئەی حەلی تۆ چییە؟ حەلی تۆ ئەوەیە کە دانەوێڵەیەکی باش دەرخواردی مناڵەکە و کە من دایمەن بە دایکەکان بە دایک کەڵێم بە باو کەڵێن تکایە با دانێوێڵە سەرچاوی سەرەکی بێ لەسەر سفرەی ماڵە چونکە وەکو وتم ئەم تۆکڵەی باشە ئەم هەموو سوودەی هەیە بۆی ئەم هەموو سوودەی هەیە کە وتم قورسە مناڵێک فێریکەی لە سەوزە بخوایان میوە ئەمە توێکڵەکەی جەبا لێرە منی کاوانت لێ وەرگرم بۆ دایک و باوکانی کە پرسیارەکەن چۆن دانێوەڵە بکەین بە سەرچاوەیەکی سەرەکی مناڵە خواردنی مناڵەکانمان یەکێک لەو شتانەی کە هەیە پێڵەن کۆرنفلەکس ئەو شتە قاوەیەکان کە لە ژەمی بەیانیانە ئەخورێت کە ئەیکڕن بۆ مناڵەکانتان تکایە تێبینی بکەن علامەتی ئەو گەنمەی لەسەر بێ نیشانەی گەنمەکە نووسراوە هول گرین ئەو کاتێک کە کۆرنفلەکس بۆ مناڵەکەتە کڕیت با ئەوەی لەسەر بێت و بەیانیان ئەگەر حەزت کرد کۆرنفلەکس لێ بە مناڵەکەت لە ناو شیرە ئەیدیتە لە ناو ئاوە ئەیدێتێکەوە باسی شترە دوجارە توانین باسی بکەین با ئەو کۆرنفلەکسی کە ئیکڕیت نیشانەی گەنمە تەواوەکەی لەسەر بێت شەکریشی کەم بێ شەکریشی کەم بێ شەکریشی کەم بێ ئەمە توێکڵەکەی دوایی ناوی با بڵین دانێوەڵەکە کە ئەوەیان کە پێوتر ئێندۆسپێرمەکە ئێندۆسپێرمەکە زۆربەی زۆری سارچە کە پێمە پێڵێن چی کە پێڵی نیشاستە زۆربەی زۆری نیشاستەیە باشە و هەندێک سەرچاوی باشە بۆ پرۆتین و لەگەڵ ڤیتامینەکانیشی تایە بەڵام بە ڕێژەیەکی کەمتر ئەمە پێوترێ ئێندۆسپێرمەکە ئەی با بڵێن ناوکەکە چی تایە ئەمەیان باسی تێکڵەکەمان کرد باسی ناوەمان کرد لەگەڵ ناوکەکەی کاک دکتۆر ناوکەکەی دەوڵەمەندە بە دیسانەوە بە ڤیتامین بیەکان دەوڵەمەندە بە ڤیتامین ئی ڤیتامین ئیش یەکێک لە ڤیتامینەکانە کە دژە ئەکسەدەیە باشە بۆ پێست زۆر باشە و لەگەڵ ئەوەی شایە چی تایە دووشتی زۆر گرنگی تایە زۆر گرنگە کە هەزارەها توێژینەوەی زانستی ئێستا لە سەرکاک دکتۆر یەکێکیان فایتۆکیمیکەڵەکانە دووهەمیان دژە ئەکسەدەکانە دژە ئەکسەدەکان کە حڵقەی پێش و خۆشت بە جوانی باسی دژە ئەکسەدەتکە و کرد و فایتۆکیمیکەڵەکان تا ئێستا نزیکی زیاد لە 300 جۆر فایتۆکیمیکەڵمان هەیە 130 جۆری دیراسی لەسەر کراوە بە پێی توێژینەوە زانستیەکان و فایتۆکیمیکەڵەکان سەرچاوەیەکی بۆچی باشە فایتۆکیمیکەڵەکان ئێستا لێرە ڕاتگرم دکتۆر بەڕاستی لە تا ناشارمەوە کە خەریکمەکەومە نێوان دوو بەرداشۆ لە نێوان ئەم بەڕێزانی کە پێیانەوترێ پسپۆڕەکانی خۆراک لەولاوە لە کۆمەڵێکیانی بیستم بە فەرمونون کە هەر کەسێ لە کاتی ژەمەکانە نانخوا بە ژەمەکانەوە هەرچی سوودی خۆراکی خواردنەکە هەبێ نانەکە ڕایشێشێت و ئەیبات و نایڵێتەوە سوودی لێ وەرگریت و لە پاشڕۆی کاتە دەرەوە لەم لاشەوە دکتۆر محەممەد ئیبراهیم جەباری کە هەڵگری بڕۆنامەی دکتۆرایە لە بواری کلینیکی خواردنە ئەفەرمێت ئەگەر ئێمە دانەوێڵەکان ئەفەرمێت گەورەترین نیعمەتە سەرزەوی کە هەیە بۆ مرۆڤایەتی ئەفەرمێت سەرچاوی ڤیتامین B12ەکانە سەرچاوی ڤیتامین ئیەکانە سەرچاوی دژە ئۆکسانەکانە کە مرۆڤە پارێزێت لە نەخۆشی ملولەکانی دڵ جەڵتەی دەماغ شێرپەنجە بۆ خاتری خۆیان لە ئەیمان کەرەوە ویستم چێتریشی زافە فەرمونە وت مادە ڕیشاڵەکان کە زۆرە وەکو وتم مادە ڕیشاڵەکان بە سەرچاوەیەکی سەرەکی لەکوێ دەسیەکە لە میوەکانە لە سەوزەکانە باشە و مادە ڕیشاڵەکانە بێ بە دوو بەشەوەی لە ئاوا توێتەوەی لە ئاوانە دوای بە علمی بە شێوازێکی علمی زۆر باسی نەکەم باشە ئەم مادە ڕیشاڵانە کە لە دانیۆڵەکانە هەیە کاگتۆر خۆی عادەتەن وەکوتمان ئێمە دانیۆڵەکان بە نشتاستە بەشێکی زۆریش نشاستەیە وانە باڵێ عادەتەن کە تۆ کاربوویدات لە دانێوڵەکانە ئەخۆی مەسەرەن بۆ نمە لەوەیە شەکرت بەرز بێتەوە بزەڵەوە پرسیارەکەی سوالەکە لێرەیە بەڵام ئەگەر دانێوڵەکە ئەو ئاردەیە با بڵین ئاردەکەی سدەمی دوینە سەر ئاخر کە ئەو خاڵی ئەگەر ئاردەکە ئاردێکی هین بێ با بڵین بە توێکەکەیەوە بێ باڵین ئاردێکی بۆر بە کەپەکەوە بێ ئاردەکە گەنمی تەواو بێ یا جۆی تەواو بێ
ئەو مادە ڕیشاڵانەی کە لە گەنمەکەیە هەیە با بڵین لە ئاردەکەیە و لە دوایی لە نانەکەیشا هەیە نایەڵن شەکرە چکە نایڵن شەکرە بەو شێوازە بەرز بێتەوە بۆ لەبەرەوەی مادە ڕیشاڵی تایە ئەم مادە ڕیشاڵان ئەم شەکرانە لەگە خۆیانە نایڵن حەڵێ مژێ و نایڵێ شەکر بە شێوازێکی زۆر بەرزی دکتۆر ئەلێرە ئێستا مەسەلا ئێمە ئەم نانە جوانیان بۆ دانایان یەخوا دەستیان خۆش بێ کونجی و ڕەشکەشی پێوەیە ئەزان ملاحەزەشت لەسەر ڕەشکە هەیە لەگەڵ نانە لەگەڵ ئێستا ئەمە وا بزانم ئەگەر پارچێکی لێ بکەینەوە ئەگەر ئێستا پارچیش لێ بکەینەوە نانی سپیە نازەم لای برادران و دیارەیان نە ئەمە هینیتیان نیە کەپەشیتیان نیە هەر نانی سپیە باشە یعنی ئەوەی کە بەڕستەی فەرمووی ئەوەی کە مشکلەکان دروستەکەوەیە کە ئەم نانە سپیە بێ لەبەر ئەگەر نانەکە سپی بێ تۆکڵەکەی لێکراوەتەوە کە هەموو سەرچاوە خۆراکە باشەکانە تۆکڵەکەیە لە کەپەکەکایە ئەمە تەنها بەشی ناوەڕاستەکەیەتی کە نیشاستەکەی باش ئەی ئەگەر ئەمە لەبەروی کە ئەفەرمووی ڕیشاڵی تیانە لە کە ڕیشاڵ لە فایبەرەکانە بۆیە ئەو زیانەدا ئەگەر بین و ئاوات دەگەڵ تۆزێک ئالم سەوزەیابی خۆین سەوزەکەش ڕیشاڵە ئەو کاتە بارتەقای ئەو زیانە ئاکاتەوە کە بەس لە نیشاستەکە وەریەگری کاک دکتۆر ئێمە بۆی بزانین ئێمە قسە بۆ شەکەین جارە ئێمە قسە بۆ تەواوی نەنتمەکەی کە نەخوێنەوار بووە 90 ساڵ ژیاوە بزەبە جگە لەوەیش بۆ تەواوی ئەو خەڵکانەی کە نەخۆش نین کە نەخۆش تەندروستن زۆری خەڵک دکتۆر نەخۆش نین نەخۆشەکان کەمینێکی کەمی کەوتمان نەخۆش قاعیدەکە ئەگۆڕدرێ ئەوانە هەموو باسەکە ئەمە خاڵی یەکەم باش ئەوانەی ئەوەی تۆ باسە کرد ئێستاکە وەکوتم ئەو نانە سپیە لە دوای سەدەی نۆزدەوە ئەم داهێنانە هات و گەنمیان بەو نانە سپێ لەبەرەوەی هات شەڵفلایفی واتە ژیانی بمێنێتەوە زیاتر ئێستا ئەوەی کە تۆ باسی کرد نانە سپێکە لە بەس ناوەڕاستەکەیتی کە نیشاستەکە و هەندێک فیتامینی تایە هەندێک فیتامینی لەوەیە تایە هەندێک کانزایشی تا ماوە ئێشتا بەڵام گرفتەکە لەکوێیە تەواوی سوودەکانی تری لە دەستداوە باشە تەواوی سوودەکانی تری لە دەستداوە ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم من ئێمە ئەڵین کامی باشتر وایە گەنمەکە گەنمێکی تەواو بتەوێت تەندروستتر بی توانایی مادی و هەبێ تۆ گەنمێک نانێک بۆ خێزانەکە و پەیدا بکەی باشتر وایە بە دڵنیاییەوە نانەکە گەنمێکی تەواو بێ لە گەنمێکی تەواو بێ یا لە جوێیەکی تەواو بێ ئۆکی خۆ باسی کرد کە لە ئاردە بۆرەکە بێ کەپەکی ئەگەر کەپەکی لەگەڵان نەبوو دکتۆر ڕاست و خۆ لە ماڵە نانە بۆ دروستەکان یان نان لە بازارە نە بازاڕی کردمەوە ڕحمەت لێ دوای بوویت شەڕ و خەڵک باشە مادام خۆت نان لە بازارە کڕی ئەگەر نانی بە کەپەکت دەست نەکەوت باش ناچاری کە نانی بێ کەپەک بکڕی ببینە سەر ئەو خاڵە کە زۆر گرنگە کە نانێکم کڕی بێ کەپەک بوو ئەو کاتە ڕێژەی نانەکە کەمەکەەوە کات دکتۆر مەبەستە ژماری نانەکان کەمەکەمەوە باشە ژماری نانەکان کەمەکەمەوە بۆ لەبەرەوەی نانەکە سەرچاوەیەکی زۆری کاربوویدراتێکی نیشاستەیەکی زۆری ئەی بەچی بارتەقای تۆ ئەو بارتەقای ئەوەیە دەینەوە ینی بەدیلی ئەو هینە با بڵین ئەڕۆین ئەگەر لە چی ژەمێکا بێ لە ژەمێکی نیوەڕۆیا بێ شلەمەنیەکان زیادەکەی بۆ نمونە پاقلەمەنیەکان زیادەکەی بۆ نمونە یان گۆشتەمەنیەکان زیادەکەی یان خودی خۆت ئەو ڕۆژە باجار نەچینە ژەمی نیوەڕۆ لە ژەمی بەیانیانە لە ژەمینێ ئەو کاتە مەجبوری ژەمەکە کەم بکەیتەوە هیچ چینێکی تری هینیتیانە بەڵام لەوەیە پەنیرەکە زیاکە هێلکەکە زیاکەی بەو شێوازە باشە باشتر وایە ئێماڵی دکتۆر شاژنە ئەلیزابێس 96 ساڵ ژیاوە هەتا هەفتەی کۆتایی ژیانشی تەندروستی باش بوو تەواو هیچ کەسێکیش نەمنیش و نەجە نابیشت ئەو سەر توژینۆ زانستیانی کە ئاخرەتە بەردەستمان ئەو کۆنێک ئاخرەتە بەردەستی شاژ بە دڵنیایە بەڵام ئەوی کە من بینیم لە نانی بانی شاژنە چای بێشەکرە هەموو کەس دەتوانێت بیخواتەوە پسکیت هەموو کەس دەتوانێت بیکڕێ بەڵام وات یەکەم کە پسکیتەکەی شاژن خواردوێتی بە پسکیتێکی هولگرین بێ بە دڵنیایە ئەوەی نەکرد پسکیتی هولگرین بە ڕێزان کە ئاتانە پسکیت بکڕن لە بازاڕا دووبارە علامەتەکەیتان بۆ دانێمەوە پێویستە نیشانە یان ئاماژەی گەنمەتەواوەتەکەی لەسەر بێ ئێستا بۆتانێتە سەر شاشە و پێویستەکە شەکری کەمتیا بێ خۆگەر بێ شەکر بێ باشترە بەڵام شەکر ئەو شتە چەندێک بەلەزەت و خۆشیشە یەک تەبیعەتیشی هێواکە کە شتەکان بە یەکۆ بنووسێن هەر خۆتان لە ماڵم حالە بکەن کێک دروستکەم بەبێ شەکر کێکەکە فشڵ دەبێت ئەوەی کەواکە کێکەکە بێکۆ بنووسێت و جوان دەرچێت شکراوە بابار ڕاست بۆ بین لەو مەسەلەیە ئەگەر پسکیتەکە بێ شەکر بیان شەکری کەم بێ باشترە باش شاژنە ئەلیزابێت سعات حوتی بەیانی چایکی بە شەکری خواردەوە لەگەڵ پارچەی پسکیتی هولگرینە کەواتە من لە مەوات یەگەم شاژن بۆ ئەمەی خواردەوە لە بەرەوەی کە بتوانێت ڕشاڵەکان وەربگرێ ڤیتامین بیەکان وەربگرێ مشکی بە باشیش
ئەوەی کە بۆ من پرسیار لێرە سعات و نیو یەک دوایەوە سعات 8 و نیو شاژن کۆمەڵک شتی تری خواردووە کە دیسان و کاربۆهیدراتە گەنمەشامی خواردووە بەڵ کە کاربۆهیدراتە کارەوەی ئەڵێ پاش کاتژمێرونیەکانی 8 گەنمەشامی خواردووە کە کاربۆهیدراتە سەمونی خواردووە کە دیسان کاربۆهیدراتە مڕەبای شلیکی خواردووە کە دیسانەوە کاربۆهیدرات و میوەیە بەیەکەوە باشە ئەم هەموو کاربۆهیدراتە گلوکۆز لە لەشە بەرزەکاتەوە گلوکۆز بەرز بۆ ئەنسۆلین بەرزە بێتەوە بەڵێ ئێوەشی کە من تێگەیشتم ێستا توێژینەوە تازەکان کە جەنابەت ئاگاد لە دوادانیان هەیە بەرزبوونەوەی ئەنسۆلین شتێکە کە بۆ لەشی ئێمە باش نییە بەڵ ئێمە چۆن یەک ساڵیش بەم شێوەیە ژیان سیحەتیشی باش بوو ئەنسۆلین بەرزە بێتەوە چەندێک بەرزە بێتەوە سوالەکە لێدەیە ئەمە یەک باشە و بۆ فترەیەکی زۆریش تۆ بەو شێوازە ژیانت لەسەر ئەو بابەتە بێ ئەنجام مەترسیدارە ئەمما تۆ بە فترەیەکی کەم بێتەوە لە ژیان ساڵاوەژیاوە بێمە سەر ئەوەی ئاخر تۆ ئەو خۆت باسە کرد ئەو سەرچاوی وڵگرین هەمووی ئەو سەرچاوی دانێوەڵانەی کە خواردی و بێتی شاژن هەمووی وڵگرین بوو واتە هە لە پسکیتەکە و هەول لە نانەکەی کە باسە کردووە هەم لە سەمونونەکەیش بەو شێوازەیەوە کە هەمووی وڵگرینە کاک دکتۆر لە ڕۆژێکە ئەگەر تۆ 48 غرام وڵگرین بخۆی 48 غرامی کاربۆهیدرات لە وڵگرینە بخۆی ئەو ڕۆژە تەواوی با بڵین سوودەکانی ئەو دانێوەڵانە و بەکارهین بەدەستێناوە اینجا بێمەوە سەر خواردنەکەی تعلیهینمان لەسەری هەیە تیای نییە لەبەرەوەی بۆ نەرەمە بەستم خۆی ئەم نانە بە تەسەوت 48 گرام زیاترەوە نیە بەڵێ بەدڵنیایی ئەمجا بێمەوە سەر شاژنجیان با بێمەوە سەر شاژن طبعاً تێبینیم هەیە لەسەر خواردنەکەی یەکەمیان چایەکەیە طبعاً من پێم باش نییە لەگەڵ نانی لەگەڵ هەر نان خواردنێکا چا هەبێ چونکە چا ئەو لەگەڵ نانە نەی خواردوە بەس سەر لە بەیانی سعات 7 چایەک و پسکیتێکی خەوە سعات و نیوە گۆستاوە یەڵە گەنمەشامی و سەمون و شیلکە بزانەوە ئەوە گرنگە چونکە هەوڵی داوە تەقام پسکیتەکە هەندێکینی هەبوو وڵگرینی با بڵێن لە دانێوەڵەکان بووە بەڵام ئەم چایە هەر 6 کانزا ناهێڵێ هەڵمژرێ 6 کانزا یەکشێ لەوانە ئاسن باشە یەکێک لەوانە کە ئاسنە ئاسن ئەگەر ئاسنەکە سەرچاوەیەکی بابین ڕۆکی بێ لە ساڵسەدایە بە نایڵێ هەڵی مژێ ئەگەر ئاسن ئەگەر ئاسن سەرچاوەیەکی ئاژەڵی بێ وەکو گۆشتەمەنەکان لە ساڵ 50 ئاسنەکەی نایڵێ هەڵمژێ کە بۆیە من لەگەڵەوەیانیم بە تایبەت بۆ مناڵ دایک کە تۆ نانت پێەیە چای لەگەڵا بیتی چاکە بە 6 گشتێرە نیم ساعت تا ساعتێک دوای ساعت و نیوێ ساعتی ئەوەی کە بۆیان داناوە بەڕاستی پسپۆرەی خوراک بۆی داناوە بە ئاسانی نەبوو بێگومان لەوەیە هەزارها زانا لێوێ بۆ ژنەکەی بۆ دانابێ ژەمەکەی بۆ دانابێ خۆی تەندروست بووە یەکەم دووهەم ئەوەی کە ئەو سەرچاوانە هەمووی وڵگرین بووە واتە دانێوەڵە تەواوەکان بووە چکە بۆ خۆت ژیاوی لەوێ ئەو نان و ئو سەمونانەی کە لەوێ وجودی هەیە یەکەم هەمووی دانێوەڵە هەردووشان هەیە هەمگرینەکان گرانترن بەش بەستم چی بوو گران بایەکە لە لای ئەو بۆیە هێنی کردووە لە دانێوەڵە تاواکان بوو یعنی دکتۆر لە ڕووی زانستی خۆراکەوە کە پسپۆڕەکەی جەنابتە ببوورێتخوا وە ژەمەکەیشی کە خواردیوەتی کەم بووە کاک دکتۆر یعنی تۆ ئەڵەی سەمونی خواردووە وایە تۆڵی سەمونی خواردووە نانیشی خواردووە چەندێکی خواردووە سوالەکە لێرەیە چەندێکی سەمونێکی خواردووە سەمونێکی خواردووە سەمونەکە بۆنە ڕەبای شیلکەوە لە مەکەم ماشەڵاوی بەردەستی من و تۆ خوانەی بڕێ میوان ناریان کردوین لەوە چێم بەشی سێ کەس 4 کەس بکە بەسەر لەوانێ ئەم لەوانەیە چکە من نازم ڕەکە چەند لەوانێ ئەم ڕەبای شیلکی خوارد طبعا من لێمە لەگەڵ مڕەبانین بە خودی خۆی بەعام چونکە مڕەبا خۆتە زانی میوەیە کە میوەکە دوایە کوڵێنرێ بە شەکرەکەی تیامێنە و سوودەکە ئینتیان نابێت بەهەرحاڵ هەندێک لەوەیە سوودی کەمی تیا بمێنێ لە مڕەباکەی ئەبێنەوە سەر ئەوە ژەمەکەی بەیانی کە خواردوێتی ژەمێکی کەم بووە کاک دکتۆر نەک لە لای خۆمان ئێمە ئەڕوین نانەکە ئەخۆین باشە کە ئێمە ئەڵێن نان بخۆن ناڵی نان بخۆن نان سەرچاوێکی گرنگە بەڕاستی وەکو واسم کرد لەنەکەی بەڵام تۆ ئەگەر نانەکە و سپی بوو کامان وایە کەمی کردن نانەکە و سپیە چکە نانەکە و سپی بوو وەکوتم ڕێژەی شەکرەکە و بۆ بەرزەکات و فایبەری تیانە کاک دکتۆر مادە ڕیشاڵەکانی تیانێ کە مادە ڕیشاڵەکانی تۆ
تیانە بوو معنای وایە شەکرەکە و زیاتر بەرزە بێتەوە ئەنسۆلین زیاتر ئەڕێژێ باشە فتۆ ژەمەکە کە نانەکە ئەخۆی على الأقل تۆ بەیانی نانەکە ئەخۆی نانەکە کەم بخۆ بۆ چونکە تۆ نیوەڕۆ برنجیش ئەخۆی ئەوشی لەبەرچاو بێ برنجەکەی سەرچاوەیەکی زۆری با بڵین شەکرەکانە و کاربۆهیدراتەکەی قسەکە لەسەر ئەوەیە ئایا من نانەکە ئەخۆم نانەکە سپی بوو پارەی نییە کابرا مەسەلەن بۆ نمونە ناتوانێت چکە ئێمە کات دۆرەبەوەی ئەبێ باسی ئەوەیش بکەین هەموو کەسێک ناتوانێت لە ماڵەوە نانی تەواوی گانمی تەواو بەدەست بێنێتەوە ماڵەوە ئەوەش گرنگە مەجبورە بڕاتە نانێک بێنێ لە فرنەکەیە کە هەرزانە ڕێنمایی ئێمە بوو ئەو چییە ئەڵێن ئەگەر ئەو شێوازە و کرد یەکەم خاڵی یەکەم وەکو تۆ وتت عزیێت نەبێت سەوزەی لەگەڵا بخۆ ئەوەی تۆکۆ باسی کرد سەوزەی لەگەڵا بخۆ تکام وایە سەوزەکەی لەگەڵا بخۆ بۆ لەبەرەوەی سەوزەکە ڕماندەڕی شاڵەکانی زۆرتیایە ئەو نانەسپێ کە خواردووە کە سەرچاوەیەکی تەواوی وزەیە بۆ ئەوەی شەکرەکە و بە تەواوەتی بەرزەوە نەکات باشە اینجا یەک سەرنج لە بەرنامەکانی ڕابردوو عەزیز دکتۆر محەممەد نایم کورتیەکەمەوە کە ویستان هێلکەکە سوور بکەنەوە هەتا هێلکەکە کەمتر سوور بێتەوە باشترە ینی کەمتر ئاگری بەر بکەوێت هێلکەکە کە سوورەکەنەوە ئەتوانن لە هەمووی باشتر زەیتی زەیتونە لەو جۆری کە نووسراوە پۆمەسۆیل ئێستا بۆتان نووسینە سەر شاشەکە پۆمەسۆیل باشە نەبوو گران بوو ئەتوانیت ڕۆنی حەیوانی بەکاربێنیت ڕۆنی خۆماڵی ڕۆنەکەرێ ڕۆنی هیزە ڕۆنی زەندکراوە ئەتوانیەوە بەکاربێنی نەبوو ئەتوانی زەیتی گڵۆبڕۆژە بەکاربێنی بەڵام مەی قرچێنە کێشەی ڕۆندە و کاتو دەستپێکە کە ئاقرچێکەوە ئەڵقەی پێشوو زۆر بەڕوونی باسمان کرد هێلکەکە هەتا کەمتر سوور بێتەوە باشترە ئەگەر کوڵانی شبی کە بە دەڵەمە باشترە نەگەوەی کێلکەکە بە تاواتی بقڵێ بۆی کە سوود لە چۆریە سوود بەخشەکانی ناو هێلکەکە وەربگری ئەشتوانیت دوای ئەوەی کە هێلکەکە سوور بۆیەوە پێش ئەوەی کە دەستکەی بە خواردنی کەمێک زعتر بکەی بەسەریا کە شێکەلاوانی کە سەرچاوێکی باشی ڕیشاڵ و بۆ دژە ئۆکسانیش بۆ پاراستی مرۆڤ لە شێرپەنجە و نەخۆشەکانی دڵ و ملولەکانی خوێن سوودێکی زۆری هەیە دکتۆر نانی بەیانی زۆر باسەکرێت لەم لاوەوترێ زۆ گرنگە و گرنگترین ژەمی ڕۆژەوە تایتر خۆشاژن نەوە یەک ساڵدانی بەیانی خواردو و تەندروستیشی باشی ژیاوە لەم لاشەوە مۆدیلێکی تازە پیا بووە ئەڵێن نانی بەیانی پەڕێنە بۆی کە سیحەت باش بی تەندروست باش بی وەڵامی و پرسیالە هەڵەگرین بۆ دوای ئەم راپۆرتە کە داوام کردو راپۆرتی بکەن لەسەرەوەی کە لە نانەوەخانە و سەموخانەکانمانە چۆن ئەوانە ئامادەکرێت بینەری ئەو راپۆرتە بین وەگەڕێینەوە بۆ خزمەتی ئێوە لەگەڵمان نسبة شو لما أوري تركيا محسن تركيا أبي تركيا مواد ما هم تركيا تكليف هاي سرمة تقريبا هر جيني كي خو حالي حاضر خل حفته هزار حتى 8,000 داد خير هذه ترشة ومحسنة شكرنا نوني ام بيد في جهه كنا كم لوري با اكنجي بن ايجار بدين يا دوی جه ام بيد في آرینه ام آری خوشتر کردیم ام استیرادت که با هیوش نبینا 40 حتی 50,000 تدریجی 1,000 شکوالتی با نوعیتی دیده گوارتن یا دوی جنبت بی برکات سوتمنی نه غازی نه هر فرده که تقریبا از بارم ام زیدت که نفت برکات کیم و ام غازل صرفت کن و هویتر شوخینه و که دیجید اثناء فرودنی داشت که اوجب مگیرن که ام پید بی هویتر شو علاقانه که وان باید خود راستی نش دست داریم دک باید جواری نکردی اتاد ند باز دارید. لەو ساکۆ لەگەڵ جەنابتە لە خزمەتە باسی ئەوواکەین کە نانی بەیانی گرنگە هوڵگرین بخۆ گەنمی تەواوەتی بێ نانەکە بە کەپەکەوە بێ ڤیتامین بیتیا کە بۆ مێشک باشە
دژە ئۆکسانی تیا بۆ پاراستن لە شێرپەنجە باشە بۆ پاراستن نەخۆشەکانی دڵ باشە باسی شتێکیشت فەرموو کە پێڵەن فایتۆکیمیکەڵەکان کە 300 جۆری هەیە و پۆلیفۆنۆڵەکان وەکو ئەفینۆسایەنەکان زۆر ئەوە نەعلمی بۆم ئاسانکەرەوە ئەم شتانە ئەو مادە هەموو مادەکانی پێوترێ مادە دژە ئەکسانەکان ئەو دژارە ئەکسانانە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە دژە لە دژی هەوکردن و دژی باشە دیسانەوە بۆ شەرپەنجە و بۆ نەخۆشی دڵباشەکەمان پارێزە لەم لاوە باسی ئەو هەموو سوودەمان کرد لە نانی بەیانیە لەو لاوە سی شاژن ئەلیزابێسمان کرد ئەلیزابێسی دۆم کەنەوە 1 ساڵ نانی بەیانی خواردووە هەمان دەستوری ناخواردنی جێبەجێ کردووە سعات حوت پسکیت و چایەکی خواردووە سعات 8 و گەدمەشامی و سەمون و ڕەبایشیکی خواردووە لەم لاشەوە ئەوەی کە پێڵێن علمی تازە ئەگەر وشەی تازە ڕاست دەرچەنە خۆی زۆر کۆنە لە ڕاستیاڵێ نانی بەیانی بپەڕێنە بۆی کە تەندروستی باش بێ لەشت باشتر ئیش بکات لە جاران یەک لایمان کەرەوە نانی بەیانی بخۆینانەی خۆی یەک لای دەکەمەوە یەک لایکردنەوەکە بەو شێوازەیە هەموو ڕێنمایە جیهانیەکانە لێ دۆنت سکیپ برێکفاست واتە نانی بەیانی جێمێڵە بە هیچ شێواز ئەی بۆ ئەو کەسەی لەسەر ئینتەرمیتنت فاستین ئەوە کە ئینتەرمیتنت فاستین عفوا دکتۆر ئالی ڕادکردم ئەو کەسی کە ئەم مۆدلی داهێنا ئینتەرمیتنت فاستین لەسەر ئەو بابەتە جایزەی نۆبڵی وەرگرتووە خۆشتەزانی نۆبڵ بە ئاسانی نایرێ ئەی بۆ ئێستا لەو لاوەڵە نانی بەیانی مەپارڕێن لەم لاوە جایزەی نۆبڵێن بە کەسێکە وەکوتە من لە بیدایەتی قسەکەم کرد ئێمە قسە بۆ کێکەین قسە بۆ خەڵکێک تەندروستەوە کە من کە قسەم کرد بۆ یەکێک کێشی زیابوو لە لەشیایە کێشی نەخۆشی شەکرەیە بۆ قسەکانەمە گۆڕدرێ باشە ئەو کاتە پێی بڵێم تۆ کێشی سەر لە شت زیایە وەرە ئینتەرمیتینگ فاستینگ بکە باشە یان کێشی لەشی زیایە وەرە نانی بەیانی مەخۆ ئەوەیان جیاوازە باشە بەڵام بۆ تەواوی خەڵکی کە تەندروستن نانی بەیانی باشترین بە تایبەت بۆ مناڵ باشترین و گەورەترین نیعمەتە نانی بەیانی بۆتان دووبارە ئەکەمەوە جەنابی دکتۆرە ماژەی پێرە نانی بەیانی ئەتوانن ئەوەی کە پێوترە کۆرنفلێکس هەرچەنە خۆی ناوێکی تیجاریە بەڵام لەبەری کە خەڵک وافێر بۆیە بەکارێنەوە کە یکردن بۆ مناڵەکانتان نیشانی گەدمەکەی لەسەر بێ کەم شەکر بێ لەگەڵ شیراتێک کەڵاوکریان لەگەڵ ئاوە بەڵام تکا لەگەڵ شەربەتە نا چونکە زەرەری زیاتر بێت لە سوودی وازم لە هاوڕێ لەگەڵ مەچکە شەربەتەکە پڕە لە شەکر ئینتەرمیتنت فاستین ئەوەی کە باسەکراڵە لە دوا ژەمتەوە تاواکو یەکەم ژەم کە دەست پێکێتەوە با 16 ساعتی بین بێ لەبەرەوەی لەو ماوەیە لەش ئەتوانێت خۆی پاک بکاتەوە لەو ژەهرانی کە هاتۆتە ناوی هاوڕای لەگەڵەوەیە بە دڵنیاییەوە من سێ حەڵقەیەکی تەواوەتیم لەسەر ئینتەرمیتینگ فاستین و جۆرەکانی ئینتەرمیتینگ فاستن لە بەرنامەیەکی تایبەت تا باس کردووە و ئینتەرمیتینگ فاستینگ زۆر گرنگە تۆ بەڵام بۆ یەکێک ئەگەر تەندروست بوو من ئەمەوێ لە تەواوی با بڵین ژیانمە با بڵین لە ساڵەکەیە چەند مەرحەلەیەک بۆ ئەوەی سوود لە ئینتەرمیتینگ فاستن بگەێنین چەند مەرحەلەیەک ئینتەرمیتینگ فاستن با بڵین هینکەی لە لەشی خۆتایە زۆر گرنگە باشە و بۆ دابەزاندنی چاوریەکان باشە بۆ نەخۆشیەکان باشە بۆ نەخۆشی ئەمە بەڕاستی گرنگی زۆر گرنگیە بەڵام تۆ هەموو ڕۆژێ ئینتەرمیتینگ فاستن ناکەیتەوە بۆچی هەموو ڕۆژێ ئینتەرمیتینگ فاستنەکەی چونکە تۆ تعتیادی خواردنێکی سەرەکی هین خواردنێکی ئاسایی ئەخۆیت و بە ژەمی بەیانان ژەمێکی سەرەکیە وەکوتم دی بە دووبارە قسەیەکەمە بۆ بە تایبەت بۆ مناڵ خۆت دەرنایخیتە سەر ئینتەرمیتینگ فاستینگ وانە مناڵ سەرچاوەیەکی بین سەرەکیترین خواردنی بەیانیانە و باشترین خواردنی بە نانە و جووری نانی هەبێت نانێکە کەپەکی لەگەڵ نانیەکە کەپەکی لە ئەگەر کەپەک نەویان زعتر بەکاربێنە یان سەوزێکی لەگەڵام باش شێوازە ئێمە گەرمیانی وەسم تۆش گەرمیانی نییە بەڕاست بە خۆمان زۆر هین نەکەین مهم نەکەین ئێمە کە گەورە بووین بڵین باو باپیرەمان بە هەژاری گەورە بوون ئەگەر دەستیان کەوت تابانیان نان و ماستێکیان خوارد ئەم قەیماغ و ئەم شتانە هەمووی شتی تازەن ینی شتێک نین کە بڵین بە سەدان ساڵە لەسەر سفری بەیانیانی ئێمە و ئەسڵەن شتێک بووە کە زۆر درەنگ خوارد خوراوە لە کاتێکە لە ناو عەرەبابانیان نۆکاوە خوری لە هەندە منتیقانە لە هەندێک منتیقانە پاقلا خوێت حتا هەندێکیان پاقلەوە ڕۆ نەخۆن کە خۆ لە من باشترە زانین پەلەن باگە لە بدهن لە کوردستانی خۆمانە لە ناوچەی سلێمانی دیسانەوەی کە من ئاگدارم تاوشێنی کە ئاگدارم هەر نان و ماستە هەندێک جار سەر و پێ خوراوە لە نانی بەیانە بەتابەتی و کەسانی کە ئیشی قورسی وەکو کرێکاری ئەوان هاکەن
لە کاتێکە لە ناوچەی هەولێریش دیسانەوە ماستە چونکە هەولێر هەر بە ماست بە ناوبانگە ئەگەر ئاوا تۆزێک بڕۆین بەرەو ڕۆژهەڵات لە ناوچەی هەورامان خەڵک نانی هەورامی جۆز و هەنگووی نەخوا ماست نۆک نیسک گوێز هەنگوین هەمویان کامیان کامیان فرە جۆر بێ لە هەمووی بەشێکی کەم خوڕێ زۆر باشە چکە سوودی هەمووی وەرەگری باشە و لەگەڵی شایە سەرچاوی دانیۆڵەکە و دانیۆڵەیەکی باش بێ نانێکی باش بێ باشە و پرۆتینی تیاابێ وەکو هێلکە وەکو گوێزەکە کە سەرچاوێکی باشە بۆ پرۆتین و هەروەها پرۆتینە ڕۆکەکان وەکو خۆت باسە کرد نۆکە نیسکە ئەمانە هەمویان جاکتۆر یەک شتێکی تر هەیە لە علمی باڵین خۆراکە تۆ کە تەواوی بەشە خواردنەکە و کە هەموو بەشەکانی تیابوو تا چەوری تیابوو و کە دەفرەکە و کە هینی تیابوو چەوری تیابوو پرۆتینی تیابوو شەکلیشی تیابوو ئەو کاتە مادە ڕیشاڵەکان زیاتر ئەبن لەوانی کە لە ئاواتوێنەوانی کە لە ئاویشان هاتوێنەوە کاتە شەکرەکەشت بەو شێوازە بەرز نابێتەوە ڕێژەی شەکری خوێنەکە و بەرز نابێتەوە بەو هینە بارحەڵەوەی کە تۆ باسی کرد هەر هەمووی تەندروستن هەر هەمویان بەژێ خۆی وتویانە جۆز ئینسان زیرەکەکە وابزان هەردووکشمان هاوڕاین لەسەرەوەی کە گوێز سەرچاوی چاوریە باشەکانە چاوتە باشەکان تایبەت ئۆمیگاسی باشە من لە چەند بەردامێکی تریشە ئەوم عەرزی میوانەکانم کردووە کە ئەڵەن هەورامەکان بۆیە زیرەکەن لەبەرەوەی کە جۆز زۆرە خۆن هەڵبەت مەسەلەکار تەنها ئەوە نیە بەڵکو سیستەمی ژیان و پەیوەندی کۆمەڵایەتیان و کاتی خەوتن و کاتی هەڵسان لە خەو سروشتی ناوچەکانەوەمانە هەموو ڕۆڵی هەیە گەرمیانەکانی شێمەشاسەم هەر زیرێکی نییە ئێمە بە نان و ماستی شۆ ئاواین ئەگەر بیکەین بە جۆزوانین چیمان لێ هەر بەڕاست پرسیارە بە دڵنیاییەوە زۆر گرنگە گوێز سەرچاوەیەکی باشی ئۆمیگاسێ سەتیژنەوەی لەسەرەیە کە ڕۆڵێکی باشی هەیە بۆ مێشک باشە هەنگوین کاربۆهیدراتە یەکێکە لەوانەی کە ئەنسۆلین بەرزەکاتەوە بەڵام ئەکرێ مرۆڤیش زیرە بکە ئەکرێ تەواگەر هەنگوینی ساغ ئەکرێت لەبەرەوەی هەنگوین بەڵام هەنگوین سەرچاوەیەکی زۆر باشە بۆ با بڵین کۆمەڵێت دژە ئەکسانی تایە دژە ئەکسانێکی زۆر کۆمەڵێ دژە هەوکردنەکانی تایە بەڕاستی بۆ نانیبانی بین بە مناڵەکانی بەیانی بدرێ بە بناڵەین هەنگوین بدرێ بە مناڵ بەڵام یەک بەڵامێکی تایە ئەو بەڵامی ئەو هەنگوین قەت گەرم نەکرێت واتە تۆ نەکەی بیخیتە ناو چای ئاوێکی گەرمەوە چکە زەرەری پێگەنی بەڵێ باشە ئاویشی لە تێن تا ڕاددەی بەس نەکوڵێنرێت بەڵێ باشە ئاوەکە سارد بێیان ئاوەکە وا کەمیشی لێ بخورێت چکە کەم کەوچێکی لێ بخورێت کەوچێکی چی لەنا کەوچێکی چا دەیخیتە ناو پەرداخێکی ئاوەوە بۆ مێشک باشە بۆ مێشک باش چکە ئەلێرە هەموو ئەو بابەتە ڕادەکێشن بۆ یەک پرسیارانی هەموو ڕێخۆشکردن بەس بۆ یەک پرسیار پێشماوەیەک دکتۆر دیار نەجیب عەبدولکەریم بوودەڕیز کە پزیشکی پسپۆڕی مێشک و دەمارە و جەنابیشی دەیناسیت من زۆر لە خزمەتیان بووم لە بەردامەکانە باسی لەوە کرد کەوتی کیتۆ دژی مێشکە لەبەرەوەی کە کیتۆ واکات کە کاربۆهیدرات لەشتا کەم بێتەوە هەتا کۆگاتە هەندێک چانەڵان گەینە ئاستی زیرۆگەینەوەی کە کاربۆهیدرات بێشێ وەرناگرین نان ناخۆین میوەکان ناخۆین برنج ناخۆین وای لێتر هەموو سەرچاوی وزەکان دەبێت بە پرۆتین و چەوری دکتۆر دیار فەرمووی ئاماژی بەوەیە کە کیتۆ دژی مێشکە لەم لاشە جەناب فەرمووی لە ساعت 45 بۆ 60 وزەی ڕۆژانەمان بۆ کەسێک کە تەندروست بێ کە نێوێکیش دابەزێنێ پێویستە لە کاربۆهیدراتەکانەوە بێت تۆش هاوڕای لەگەڵ دکتۆر دیارەکە کیتۆ دژی مێشکە بەو قەتعیە زۆر نا باشە لەوەیە بەو قەتعیە بڵێ تەواوەتی دژی مێشک بێ ئەگەر بۆ یەکێک مەسەلەن بۆ نمونە بەعکسە خۆی و بۆ فترەیەکی کەم بێکی تۆ ئەتوانی بەکاری بێنی بەڕاستی ئەوەی کە ئاگادارین هەردووکمان کیتۆ لە ڕاستیە خۆی سیستەمی بۆ ئەو مناڵانە دروستکراوە کە گەشکیان هەبوو بۆی کە چارەسەری گەشکەکە بکرێت دکتۆر دیاریش زۆر بەڕوونی ئاماژی بۆ کیتۆ عیلاج بۆ خەڵکی ساغ نییە بۆ خەڵکی نەخۆشە بەدڵنیایە بەڵام ئایا خەڵکی تەندروست و خەڵکێکی ئاسایی لەسەر بەرنامێکی تۆ بڕوا من لەگەڵەوانی گۆڕینی سەرچاوی وزە لە شکرەوە بەس بۆ چەوری بەڕاستیەوە گۆڕانکاریەکە لەسەر سیستەمی و فیسیۆلۆژی لە شایە هیچ زانایەکی بواری نەک من ببوورە من قسە نەقڵەکەم قسەی قسەی زانەکان هیچ زانایەک لە بواری خۆراکە لەگەڵەوەیانی هیچ زانایەکە تا ئێستا کە من لە چەنەها هینم خوێندۆتەوە توێژینەوەی
زانستی و کتێبەکانیش لەگەڵەوەیان نییە سەرچاوەیەکی ژیان بگۆڕی لە وزەوە وزەی لە شەکرەوە بگۆڕی بۆچەوە ئەوەی کە ئەمێنێتەوە ئەمێت راپۆرتێکی تریش ببینین دەربارەی چۆنێتی ئامادەکردنی نان ئەوەی کە ئەکرێتە ناو نانەوە بووی کە نانەکە هەڵبێ ئەوە لە زمانە وشە سادە کوردەوارەکەی خۆمانە ئەکرێ خومرە بەکاربێ ئەکرێ سۆدە بەکاربێ ئەلبەت نازانم چی تریش بەکارە هێندێ راپۆرتێکە بینین دوای گەڕم بۆ کۆتایی بەرنامەکە بۆ خزمەتتان بەڵام ئەگەر خوا فرسەتیە لەگەڵ دکتۆر محەممەدا حەزەکە ماڵپێکی تریش تۆمارکەین لەگەڵ مامن. نانی تیریمان هەیە، نانی قرمزیمان هەیە، نانی هەورامیمان هەیە، نانی جۆمان هەیە، نانی کەپەکمان هەیە، نانی کشمان هەیە بە دەسووری ئێرانی دروستەکرێ بە جیازە. ئەمە نانی تیری پێڵێن بە ساجەکرێت، هەویرەکەی احتیاجی تۆزە تونە شێلدێت و بە تیرۆگەکرێتەوە و لەسەر ساجدایانێن و وردە وردە قەراخەکانی لەسەر ساجەکە ئەجێڕن و بە پەرەمێزەکە قەراکانی زیاترە بژێ لەبەرەوەی قەراکانی تۆزێ ئەسووترە. ئەمە نەوعێکیان. ئەمە نەوعێکی ترە نانی قرمزیە، ئەمە منتیقەی ڕانیە و قەڵاتجێ ئەو ناوە زیاتر ئەم نانە بەکارێنن. ئەم نانەتیریە ئەمیش هەر وەکو ئەوە هەوی دوشتەکەی بەس بەڵام لە کاتی دان بە ساجەکەیە دوونان بەسەریەکایەن تۆزە زیاتر ئەبرژێ و ئەکوترێتەوە پێڵند نانی قرمزی. ئەمە هەر نانی تیریە، ئەمە نانی تیری جۆرێکی ترە، نانی تیری ئەمە بە جۆ کردومانە هەر نانی تیریە، بەڵام ئەمیش بە گەورە هەمانە و بە بچووکی ژەمانە. ئەمە ئاردی جۆیە بەڵام کەمەکێک بە ئاردی گەنم ئەکرێتەوە کاتی کردنەوەکە هیچکم بە جۆ ناکرێتەوە. نانی هەورامی هەر لە ئارد دروست ئەبێت، لە ئارد و ئاو و خوێ، ئەو ئاردەی کە ئەبێژرێتەوە پاش بێژانەوەکێتە ناو عجانە، لە ناو عجانەیە تۆزێ لە نانە تیریەکان زیاتر ئاوە خوات، ئاوی بڵێن ئاوی زیاتر ئەوێ، ئەنجا خوێی لێین و ئەیشێلین و دوای کە شێلرا ئەم نانە ئەکرێ بە گونکەکانی شلە، گونکێکی شلی هەیە، دوای تقریبەن نیو سەعات بۆ سەعاتێ لە باتی نانی تیری بە تیرۆک ئەکرێتەوە. نانی هەورامی بەدەست ئەدرێ بە یەکە لەسەر پنا پیاە کێشن و ئەنجا دواتر بەدەست ئەدرێ بە یەکە و بڵێن گەورە ئەکرێ، کاتێککە گەورە کرا ئەدرێ بەسەر ساجەکە. ئەمە تەنکی نانەکە وای کردووە کە ئەتوانێت تەمەنێکی زیاتر بێ، وەکو بڵێ نانی بازاڕی کە باسەکەن سۆدەی تێگرێ، بە زەختی سۆدە بەرهەمەیەندێ، ئەوەش تقریبان باش نییە بۆ جەستە. ئەگەر هیچ شی تێنەگرێ نانی بازاڕی ڕێژەی هەویری زیاترە، بەڵام نانەتیریەکە ڕێژەی هەویری نییە، بڵێن تەواو وشک بووەتەوە، ئەو وشبوونەوەکی باشێ و دایم حازر بەدەسە بۆ کڕیارەکان یا بۆ کەسانی کە خواستیان لەسەرێتی. دەربارەی نان و دەربارەی سەمون خۆتان نەزان نان و سەمون زۆر خۆشە، بەشێکی سەرەکی خواردنەکانمانە، بەڵام ئەوەی کە گرنگە دەربارەی ئەمە ئەوەیە کە نانەکەی کە ئیکڕی بە کەپەکەوە بێ بۆی ئەو سوودەی لێ وەرگری کە پێویستەکە لێ وەرگری. یەکێک لەو شتانی کە دکتۆر محەممەد بە درێژایی چەندڵقی ڕابردوو ئاماژەی پێدا دەربارەی ڕۆن گەرمکردنی ڕۆن خراپە. ڕەشکە و کونجی زۆر باشن، بەڵام کەنانەکە دروستەکەی پێویستەکە بە هەویری ڕشکە و کونجەکە نەخەیتە سەر گونکەکە و لە فڕنەکەیا گەرم بێ لە تەنورەکەیا گەرم بێ، بەڵکو دەبێت نانەکە پێ بگە ئینجا ئەگەر حەز لە ڕشکە و کونجی بوو پێوەی بکەیت و ڕشکە ژێشێک لەوانی کە لە ڕۆژەکە کەوچکێکی چایی لە ڕشکەکە بەسە، ئەگەر بە ڕۆنیش خواردن سەرە کەوچکێکی چاییت بەسەیان نی کۆچکە چایی کەمترت بەسە. پێویستە کە ئاگامان لێ بێ هەمووی بە یەک ژەم تێکەڵاو نەکەین بەسەریەکە. بۆ نمونە ئەگەر نان و نیسکمان خوارد پێویست ناکە ڕاشەکەش لە هەمان ژەما بخۆین، ئەگەر ڕاشەکەمان خوارد پێویست ناکە گوێ زۆرنوینەکەش لە هەمان ژەما بخۆین. پەنیریش یەکێک لەوانی کە سەرچاوەی چەورێت تێرە باشەکانە، بە تایبەتی ئەگەر لە ژەمی بەیانیانە بخورێ، بەڵام زیادە ڕەوی نەکرێت لە خواردنی پەنیرە و پەنیری سپی بە شێوەیەکی گشتی سەلامەتترە لە پەنیری
زرد لەبەرەوەی کە پەنیری زرد ڕۆنی زیاترتیایە و خۆشتان نەزانن نان و ماستێکێک لەوانی کە بە سەدان ساڵە خەڵک لەسەر سفر و خوانەکانی ئێمە ئەیخوا ئەگەر چی لە بەرنامەکە باسمان کرد شاژنی بەریتانیا بەیانیان سعات 8:30 مڕەبای شیلکی خواردووە میوانی بەرنامەکە زۆر هاوڕانە بوو لەسەرەوەی کە ئێمە مڕەبای شیلک بخۆین یا هەر مڕەبا بە شێوەیەکی گشتی بخۆین لەبەرەوەی مڕەبا میوەکە ئەکوڵێنرێ و اینجا دوایەوە سەرچاوی شەکرەکانی بەرزە بێتەوە بۆ مناڵەکانتان ئەگەر ئەمانیان خوارد باشترە بەبێ نانی بەیانیمان نرن بۆ مەکتەب بۆی کە مێشکم باشی کار بکە خۆ ئەگەر حەستان کرد نانی بەنێو ئەمانەتان بۆ نەبوو یان مناڵەکانتان نەیانتوانین بخۆنیان حەزیان لەوە بوو کە پێڵن کۆرن فلەکس ئەگەر چی ئەوانە بکڕن کە شەکریان کەمتیایەوە ڕسمی گەنمەکەی لەسەرەوەتە تەواوی گەنمەکە لە دروستکردنی ئەو پێڵەن برێکفاست سیریالز ئەو دانێوەڵانی کە بۆ نانی بەیانی ژەمی بەیانی بەکارهێنرێ وە تکایە لەگەڵ شەربەتامان نەنێ یان لەگەڵ ئاو یان لەگەڵ شیرە بیان دەنێ و ئەگەر حەزیشتان کرد هێلکە و ڕۆن بدەن بە مناڵەکانتان با هێلکەکە زۆر سوور نەبێتەوە و لە کاتی ئامادەکردنەکە ڕۆنەکەی تکابە نەقرچێ واگەر ویستان ڕۆنی زەیتی زەیتون بەکاربێنن ئەوەی کە نووسراوە پۆمەس ئۆیل ئەگەرەوە بەردەست نەبوو ڕۆنی حیوانی بەکاربێنن ئەوەی کە لە حیوان بەکارێنێت کەرە بێ ڕۆنی هیز بێ ڕۆنی زەنکراو بێ خۆ ئەگەر حەزیشتان نەکەلکەکە بە سلوکرایبن بە مناڵەکانتانە بۆ خۆتان بیخۆن ئەوە هێلکەکە هەتا ئەتوانن مەیکوڵێنن بەڵکو بە دەڵەمە بیخۆن بۆی کە سەرچاوی چاوریە باشەکانی لێوە بگرن لەبەری خۆتان نەزانن هێلکە سەرچاوی پرۆتین و چاوری شەلامان کاتە و بڕێک لەو چاوریانی کە پێوترێت چاوریە باشەکان لە ڤیتامینەکانی تێدا دەتوێنەوە وەکو ڤیتامین A D K کە ئەمانش بۆ زیندە چالاکی لەشی مرۆڤ گرنگە و ئەکرێت ئەمانە هەموو لە ژەمی بەیانیانە بێ وا باشتریشە ئەو چای کە ئیخۆیتەوە هەڵی بگریت بۆ نیو سعات تا سعاتێک دوای ژەمی بەیانیان خۆ گەر حەزیشتان لە قاوە خواردنەوە بوو وا باشترە قاوەکە بخەنە دوای سعاتنەوە لەبەرەوەی کە قاوەی چێکەلەوانی کە کۆرتیسۆڵ بەرزەکاتەوە و کۆرتیزۆڵیشی چێکەلەوانی کە پەشێوی مرۆڤ زیاد دەکات و ترپەکانی دڵی مرۆڤ زیاترەکە. خوار بێڵقی داهاتوومان دەربارەی میوەکانە بێت و ئەڵقەی پاشەوەژە چینە سەر پرۆتینەکان. هەتاو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئیداری دەستگای میدیای کورسات قبول فەرمونون. شەو شەوگارتان شاد بەخواتان ئەسپێرم خواتان.